شار و پارێزیەکان کە کارگەڕیەکانی سنووری هەرێمی کوردستانە جێبەجێکرێن. گرنگترینیان ئەوەیە کە بابەتی هەستیار و گرنگ بوون هاتنی گەشتیارانە کە ئەبێ هەر کەسێک گێتە هەرێمی کوردستانەوە پشکنی کۆرۆنای پێبێ کە بەلایانی کەمەوە بۆ پێش 72 ساعات کرابێ بۆی کە بتوانێت بێت هەرێمی کوردستانەوە. ئەو نمایشی سینەمانی کە هەبوون بە تایبەتی بۆ فیلمی سفرنۆ بەسپاسەوە لیژنەی باڵای پراسیۆن بە مەرجە و ڕێگارە تەندروستیەکان لەسەر پێشنیازی ئێمە و پارێزگارە بەڕێزەکانی تر بڕیاریە کە لە شارەکانی هەولێر و دووەکیش نمایش بکرێن و تەکید کرایەوە لەسەر ئەوەی کە بێ هاوڵاتیانی خۆشەویست بەردەوام بن لەسەر خۆپارێزی بە تایبەتی لە دام و دەستگاکان لە کەرتی تایبەت لە بازاڕەکان لە شوێنەکان و ئەبێ ئەو کافتریا و شوێنانی هەن تەهویان هەبێ و لە شوێنی کراوەیە بن و مێزەکان لە یەکەوە دوور بێ. ڕێکارەکان بڵاو کراونەتەوە لە بەیاننامەیەکە دەرەچن پرۆسەی خوێندن هەتاکو 25 مانگ بە ناڕاستە و خۆ ئەوەستێ بێ هاوڵاتیان ئاگادار بن ئەو ناوەندانەی ئەو خوێندنگایانەی ئەو خوێنکارانی تاقیکردنەوەی بیستیان کردووە ئەوانە ناشنەوە خوێندن، بەڵام ئەوانی نەیان کردووە بۆ تاقیکردنەوەشنەوە خوێندن. پەیمانگاکان و ئەو شوێنانی تری کە لە ئاستی پەیمانگاکانان لەسەر پرۆسەی خوێندن بەردەوامە بن و ناوەندە زانکۆیەکانیش بە هەمان شێوە تاکو 25 مانگ ئەگەر تاقیکردنەوەیان نەبێ پشووە بێ بۆیان. ئەوەی گرنگە خۆپارێزی هاوڵاتیانە. من لێرەوە لەڕێی ئەوەی بەڕێزەوە داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستەکەم لە هەر شوێنەکەن پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەتی بەستنی ماسک، دوورکەوتنەوە لە یەکتری، دوورکەوتنەوە لە بەریەکەوتن، دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و ئێمە دام و دەستگا تەندروستیەکانمان ئامادە کردووە خوا نەخواسە بۆ حاڵەتێک کە پێویستی بە چارەسەرکردن هەبێت چ لە ڕووی مرۆییەوە چ لە ڕووی دەرمان و کەرەسە و پێداویستی پزیشکیەوە. داخستن بۆچی ئێمە دوو حاڵەتمانەیە. حکوومەتی ئیتیحادی بەیانێکی دەرکردووە و هاتوچۆکردنی قەدەغە کردووە بۆیە ئێمە پابندی ئەو بڕیاری ئەوانی شەبین و داوایان لەکەین هاوڵاتیانی خۆشەویستی ئەو شوێنانەش پابندی ئەو بەیانانە بن و ڕێکارانە بن کە حکوومەتی ئیتیحادی بۆی دەرکەوتن. ئەوانی تریش پێویستەکە تیمەکان کێن پشکنینی کۆرۆنایان پێبێ و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی گەشت و گوزار و تەندروستی و ئاسایشە هەماهەنگی تەواو بکەن بۆی هیچ گرفتێکی هاتوچۆکردنیان بۆ دروست نەبێت. ئەو بابەتانی کە باسەکرێمە هەر شتێکمانە بێ وازانن بە ئاشکرایی و بە شەفافی ڕایەگەێنین. هیچ بابەت و قسەیەک لەو بابەتە نیە و ئێمە ئامادە نین نەبوو ئەنجومەنی پارێزگاکان نەبوو پەرلەمانی کوردستان و نەبوو ئەنجومەی نوێنەرانی عێراق خۆمان پاڵێوین چونکە ئێمە ئەرکمان دروستکردنی مۆدێلێکی حکومڕانی بوو لە حکومەتی خۆجێیی ئەرکەکەی خۆمان بە هیمەتی هەموو لایەکتان جێبەجێ کردووە و هەر کارێک و ئەرکێکی تریش کە میلەتەکەمان یان بزوتنەوەی گۆڕان پێمان پسپێرێ بە دڵنیاییەوە بە دڵسۆزی جێبەجێەکەین و هەر بڕیارێکمان بۆ هەر شتێکە بێ خۆمان ڕایەگەێنی. تەواوکردن و ئیشکردنە لە شەقامی 100 مەتری، کردنەوەی چارەسەرکردنی خۆڵوخاشاکی تانجەرۆیە، دەستکردنە بە سیانەکردنی ئاوی سلێمانی خەتی سلێمانی دووکانی دوو و ئەو پرۆژەی کە لە ڕێی قەرزی یابانیەوە جێبەجێکرێەوە هەموو گرفتی بەری لای ڕاستی شەقامی سلێمانی کەرکووک چارەسەرەکە بۆ بەری مەتار کە ئەتوانێت هاوکارێکی زۆرکە بەردەوامبوو نەبێ لەسەر هەڵمەتی سەوزکردنی گۆیژە و بەردەوامبوو نەبین لەسەر ئەو پرۆژانی کە حکومەتی هەرێمی کوردستان بەسپاسەوە بڕیاری یاوە کە ئەو پرۆژە خزمەتگوزاریانە بە تایبەتی بۆ گەڕەکە تازەکانی سلێمانی بۆ یەکە کارژێڕیەکان لە قەزا و ناحیەکانە جێبەجێیان بکەین کە ئومێد دەکەین لە مانگی داهاتووە دەست بەو کارانە بکەین. ئێمە لێرەوە داوا لە وڵاتیانی خۆشەویستەکەین کە بەو مەرجانەی کەوتم بە خۆپارێزی کۆبوونەوە و ئاهەنگگێڕانی و قەرەباڵغی ڕێگە پێدراو نییە، بەڵام لە سنووری ئەو خۆپارێزی کە ڕاگەیەندراوە لە ئێستاوە پیرۆزبایی لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین کە هەموو ئەو بۆنانەی هەمانە بە خۆشەکان و بە ناخۆشیەکانەوە لەژێر چەتی ڕێنمایە تەندروستیەکانە جێبەجێ بکەن. لەسەبارەت بە بەرزبوونەوەی نرخی بەنزین ڕۆژانە ئێمە هەوڵی زۆرمان ناوە گەر بەراوردی نرخی بەنزین و کوالیتەکەی لەگەڵ شارەکانی ترا بکەیت لە سلێمانی لە ئاستێکی زۆر باشایە ئەما گەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار بۆ نرخە بەرزەی دینار بەرامبەر دۆلار بانکی مرکزی عێراق خستیە سەر
نرخی دۆلار و ئەگەڕێتەوە بۆ نرخی بەرزبووی نرخی نەوت دە بۆرسەیە لەو دەرەوەکە رێد و ئەگەڕێتەوە بۆ بڕێک لەو باجانەی کە وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر هێنانی سوتەمەنی لە بازرگەکان دایناوە.